only the person that will come here, they will understand the feeling. So I hope the people that never been here yet, they will want to one day. So beautiful place, beautiful. And the feeling is, I cannot even explain to you, unexplainable. It's just, inshallah, you're gonna come one day. Salam. ماڵپەڕی یاریگا ساڵی نوێی کۆچی لە سەرجەم موسڵمانانی جیهان بەگشتی و کوردستان بە تایبەتی پیرۆز دەکات. راپۆرتی ئەم جارەمان پەیوەستە بە گرنگی ئاینی ئیسلام لە ژیانی یاریزان پۆڵ پۆگبادا. ڕەنگە تۆی بینەر پێ دوا بێت کە پۆڵ پۆگبا وەک موسڵمانێک گەورە بووە لەبەر ئەوەی دایکیشی موسڵمانە، بەڵام بەپێی چاوپێکەوتنەکانی بێت ئەو ئاینی ئیسلامی پشتگوێ خست بوو تا ئەو کاتەی لە ڕێگەی دۆستایەتێکی گرنگەوە بیرروڕای سەبارەت بە ئاینەکەی گۆڕا. پۆڵ پۆگبا یاریزانێکی پیشەگەری فەڕەنسیە کەوا لە پاڵ دووبراکەی و دایکی و باوکی کۆچیان کردووە بۆ فەڕەنسا. ئەو کاتی منداڵ بووە و لە شاری پاریسدا گەورە کراوە لەلایەن خێزانە غینیەکەی. پۆڵ کەوا لە هەردوو براکەی تری بچووکترە، منداڵێکی بەمەراق بوو و هەمیشە حەزی کردووە بیر لە جوانیەکانی ژیان بکاتەوە. فاسو باوکی پۆڵ پۆگبا دەیگوت کە مێشکی پۆڵ لە قەدەر تەمەنی خۆیدا نەبووە و پۆڵ هەمیشە بلیمەت بووە، هەر بۆیەش هانی دەدا تاوەکو بە دوای خەونەکانی بکەوێت. ئەو کاتەی پۆڵ بۆ یەکەم جار تۆپی پێی ئەنجامدا، فاسووی باوکی بە هاوڕەکانی دەگوت کە پۆڵ لە ڕووی تەکنیکەوە زۆر لە پێش هاوتیمەکانیەوەیەتی، تەمەنی 4 ساڵە، بەڵام توانای یاریکردنی لەگەڵ گەورەکاندا هەیە. بەهۆی ئەوەی پۆڵ منداڵێک بووە زۆر بیری لە شتەکان کردوێتەوە، زۆر جار گومانی لە باوەڕەکەی خۆی بۆ دروست بوو و لە منداڵیدا هانای بۆ هاوڕەکانی بردووە بۆ پرسیارکردن لەبارەی ئاینی ئیسلامەوە. زۆربەی هاوڕەکانی پۆڵ موسڵمان بوون و پۆڵ زۆربەی پرسیارەکانی لەوان کردووە. هەرچەندە دایکی پۆڵ موسڵمان بووە، بەڵام پۆڵ و براکانی پەروەردەیەکی ئاینی نەکرابوون. ڕۆژێکیان پۆڵ بڕیار دەدا لەگەڵ هاوڕەکانی نوێژ بکات، بەم کارەشی هەستی بە ئارامی کردووە. ئەمەش هەستێکی یەکجار خۆشی پێبەخشی بوو. یاریزانەکە چەندین جار ڕایگەیاندووە. پێویستە ڕۆژانە 5 جار نوێژ بکەیت. ئەمە یەکێکە لە ڕوکنەکانی ئیسلام. هۆکاری ئەنجامدانی نوێژیش ئەوەیە کە داوای لێخۆشبوون دەکەیت و سوپاسگوزاری دەردەبڕیت لە هەمبەر ئەو هەموو شتانەی کەوا هەتە وەک سەروەتێکی زۆر و تەندروستێکی باش. پۆڵ زۆر جار لە کاتی ئەمرەدا بە پۆشاکە سپیەکەی دەبینرێت و تەنانەت حەجی ماڵی خوداشی کردووە. هەموو ئەمانەشی لە ڕێگەی هەژماری خۆی لە ئینستاگرام بە شانازیەوە بڵاو کردوێتەوە. براوەکەی جامی جیهانی 2018 ئێستا بە کرداریش موسڵمانە. کاتێک لیان پرسی بۆچی بڕیارتدا باوەڕەکەت تۆکمەتر بکەیت، پۆڵ وەڵامی دایەوە و گوتی: ئەم ئاینە وای کرد بگۆڕ، درک بە دروستکراوەکانی خوددا بکەم لە دەوروبەر، وای کرد لە ناخی خۆمدا هەست بە ئاشتی و ئارامی بکەم. بەدەر لەوەش پۆڵ یەکێکە لەو کەسایەتیانەی کە بەردەوام ئیدانەی ئیسلامۆفۆبیا دەکات و لایەنگری میدیاکان بەرامبەر بە موسڵمانان بە هۆکاری سەرەکی زۆربوونی ڕق بەرامبەر بە ئیسلام دەزانێت. لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ پۆدکاستی لایف تایمزدا پۆڵ لەبارەی ئیسلامەوە گوتی: ئەوەی لە میدیاکانەوە لەبارەی ئیسلامەوە دەینویستین لەگەڵ واقعدا جیاوازە. ئیسلام ئاینێکی جوان و ئاشتیخوازە. هەروەها ڕاشی گەیان کە بەگەڕانەوەی بۆ سەرڕێچکەی ئیسلام بەراورد بە ڕابردووی خۆی بووەتە کەسێکی باشتر و زاناتر لەبەرەوەی ئاینەکەی وای لێ کردووە لە پاڵ ژیاندا بیر لە ڕۆژی دوایش بکاتەوە، چونکە ئاین ئیسلام پێ دەڵێت کە هەموو شتێکی دنیا تاقیکردنەوەیەکە. هەڵبژاردننی ئیسلام وای لە پۆڵ کردووە کە پێ بنێتە قۆناغێکی پڕ لە ئارامی لە ژیانیدا. وای لێ کردووە سوپاسگوزار بێت لە بەرامبەر هەموو ئەو شتانەی کە هەیەی. ئەم قسانەی پۆڵ وای کردووە کە ئێمەش بۆمان دەرکەوێت ئامانجی ئاینی ئیسلام ئەوەیە کە مرۆڤ بەرەو ڕێچکەیەکی باشتر ببات. ئیسلام مرۆڤایەتی و ڕێز و سوپاسگوزاری و هاوخەمی فێری پێڕەوانی دەکات. هەموو ئەم سیفاتانەش لە چیرۆکەکەی پۆڵ پۆگبادا ڕەنگی داوەتەوە. لە ڕێگەی بڕیاردانی بۆ گەڕانەوەی بۆ سەر ڕێچکەی ئیسلام توانی هەموو ئەم سیفەتانە بەدەست بهێنێتەوە و بانگەشەیان بۆ بکات.